بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام 12 نیسانی ساڵی 1992 ژمارە سفری ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی دەردەچێت. ئەم ڕۆژنامەیە زمان حاڵی هێزێکی سیاسی و سەربازی تازەوە دەرکەوتوی دوای ڕاپەڕینە لە هەرێمی کوردستان. هێزێک تەژی بە بیرروبۆچوونی جیهاد و هەروەها تۆکمە بە خەونەکانی ئایندە. ئەم ڕۆژنامەیە لە کاتی خۆیدا کۆمەڵێک هەواڵ و زانیاری دەگوازێتەوە بۆ خوێنەر لە ڕووی سیاسی، فکری، فەرهەنگی. ئەم ڕۆژنامەیە لە ساتەوەختی دەرچوونی خۆیدا تێکەڵ بە کایی ڕۆژنامەنووسی کوردی دەبێت. هەواڵ و زانیاری و بەڵگەنامەکان دەگوازێتەوە بۆ خوێنەران. لە ماوەی دەرچوونی 43 ژمارەی ئەم ڕۆژنامەیەدا کۆمەڵێک هەوراز و نشێو بەخۆیەوە دەبینێت. ئەویش دەبێتە بەشێک لە قوربانی ململانێ و ڕووداوەکانی ساڵی نەوەتەکانی سەدەی ڕابردوو. ئەم ڕۆژنامەیە لە ساتەوەختێکایە کە میدیای کوردی بە قۆناغی سەرەتاییدا تێپەڕێ. ئەم قۆناغە سەرەتاییە بۆ هێزێکی سیاسی وەکو بزوتنەوەی ئیسلامی لەو کاتەدا زمان حاڵێکی گرنگە بێ کە هەواڵەکانە گوازێتەوە. هەوڵ دەدەین ئێمە لەم بەرنامەی دیداری تایبەتەدا قسە لەسەر ڕۆژنامەی بزوتنەوە بکەین لە ڕووی مێژوویەوە و هەروەها ئەو حیکایەتانەی کە ئەم ڕۆژنامەی پیا تێپەڕیوە و دەرچوونی ژمارە سفری ئەم ڕۆژنامەیە سەرەتای بیرۆکەی ئەم ڕۆژنامەیە بۆکەی دەگەڕێتەوە. دەپرسین لەم بەرنامەیەدا ئایا ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی لەو قۆناغەدا بووە بەشێک لە کایەی و کاروانی میدیا و ڕۆژنامەنووسی کوردی؟ ئایا هێزە سیاسیەکان کە ململانەیەکی بەرفراوانیان هەبوو لەو کاتانەدا تا چەند ڕۆژنامەکان توانیویان خۆیان قوتار بکەن لە ململانەی ئەو هێزە سیاسیانە و هەروەها ڕۆڵی ئەو میدیانە لەو قۆناغەدا چی بوو؟ ئەمانە کۆمەڵێت تەوەری سەرەکی بەرنامەی دیداری تایبەتمانە بە میوانداری بەڕێز شوان هەورامی نووسەر و ڕۆژنامەنووس و سەرنووسەری ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی لە ماوەی 6 ساڵی ڕابردووی خۆیدا. خۆشحاڵ بین کاک شوان بۆ ئامادەبوون لەم دیدارە تایبەتەی کەناڵی ئاسمانی پەیام. سوپاسی ئەم بەرنمەیەتان ئەەکەم و بە پێزانینێکیشی ئەزانم کە ئێوە بیرتان لەوە کردوێتەوە یادی ئەو ڕۆژنامەیە بکەنەوە. سوپاس بۆ ئێوەش کاک شوان 25 ساڵبەر لە ئێستا ئێوە ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامیتان دەرکردووەک و سەرنووسەر لە ژمارە سفرەوە تاوەکو ژمارەکانی کۆتایی بەردەوام بووی لە کاری ئەو ڕۆژنامەیەوە ناوبەناو ئەو ڕۆژنامەیە ئەوەستا و ناوبەناو دەرەچوویەوە. ئەکرێ یعنی سەرەتای زەمینە سازی تۆ و هەروەها ئامادەی ئێوە وەکو میدیای ئیسلامی لە دوای ڕاپەڕینەوە باس بکەی سەرەتا چۆن بیرتان لەوە کردەوە ڕۆژنامەیە دەربکەن زەرورەتی ڕۆژنامە چی و بۆ ئەو قۆناغە و ئامادەی ئێوە و قەڵەم و نووسەرەکانتان چۆن بوو؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بێگومان پاشخانی کاری میدیایی و ڕۆژنامەنووسی من دیارە ئەگەڕێتەوە بۆ پێش ڕاپەڕین کە بە خولیای ینی کاری ڕۆژنامەوانی بووم. پێش ڕاپەڕینیش کە ئەندامی مەکتەبی ڕاگەیاندن بووم ئەو کاتێک کە ئێمە لە شاخ بووین. کاری ڕاگەیاندنمان و کاری میدیاییمان لەوێەوە دەست پێ کرد. ئەو کاتە گۆڤاری دەنگی باوەڕ دەرەچوو، ئەو کاتە کۆمەڵی چالاکی تر هەبوو کە مەکتەبی ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی ئەی کرد، وەکو ئامادەکردنی پێشانگای شەهیدانی هەڵەبجە و کاری میدیایی تر. بەڵام بیرۆکەی ئەم ڕۆژنامەیە وەکو جەنابەت پرسیارت کرد ڕاستیەکەی هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتێک کە ئێمە لە شاخ بووین. تەنانەت تایتڵی ینی بزوتنەوەی ئیسلامی لە ساڵی 1990دا کە من باسی ئەوەم کرد ئێمە پێویستمان بەوە هەیە ڕۆژنامەیەک ینی دەربکەین. برایەک هەستا بوو بە خەتی کوفی کاک ڕزگار، کاک حاجی ڕزگار لە هەولێری هەستا بوو ئەو بزوتنەوەی ئیسلامیەی نووسی بوو، ینی وەکو پێشی ڕاپەڕین پێش ڕاپەڕین. ینی من ئەوە وەکو لە ئەرشیفی خۆمە ئەو نووسینەم هەڵگرت
ئەو تایتڵەکەم بەدڵ بوو یعنی کە نووسیبووی بە خەتی کوفی یەکەم خەتەکە خەتێکی مەشهوری ینی ئیسلامیە ینی وەکەڵێ کۆن قورئان بەو خەتە نووسراوەتەوە و خەتێکی کۆنی ینی ئەو زمانانەیە کە بە پیتی عەرەبی نووسیویانە بە کوردیشەوە بە کورد و فارس و ینی نەتەوەکانی تریش ینی کاتی خۆی بە پیتی کوفی زیاتر نووسیویانە. کاکشوان ئێوە ئەتانزانی ڕاپەڕین ئەبێ یاخود ئەگەر ڕاپەڕینیش نەبووە مادام ئێوە تایتڵێکتان حازر کردبوو ئەم ڕۆژنامەیەتان هەر ئەکرد شتێکی حتمی بوو. ئێمە یعنی ئەوە بیرۆکەکەی ینی بیرۆکەکەی ئامادە بوو وە کەرەستەکانیشی ئامادە بوو ینی ئەو کاتەی کە ئێمە بیرۆکەی ئەو ڕۆژنامەیەمان هەبوو نووسەر هەبوو و توانای ئەوەمان هەبوو ڕۆژنامە دەرکەین بەڵام ئیمکاناتی ئەوەمان نەبوو بۆ چونکە ئیمکاناتی ئێمە ئەو کاتە تابیعی دەستیمان هەبوو ئێمە ئەو کاتە ینی جیهازی زیراکسمان هەبوو فۆتۆستیانسڵمان هەبوو ینی کۆمەڵی جیهازی بیدائیمان هەبوو کە ئەمانە بە کەڵکی دەرکردنی ڕۆژنامەنە ئەهاتن ڕۆژنامەیە کە تۆ بتەوێت دەریکەی بەو هینە ینی بەو ئیمکاناتانە دەرنەئەکرا پێویستی بە ئۆفسێتی گەورە هەبوو و پێویستی بە ئیمکاناتی زیاتر هەبوو لەبەر هۆکارەکە ئەوە بوو کە یعنی دەرچوونی دواکەوت بۆ دوای ڕاپەڕین و بیزات یعنی لە 12 نیسانی 1992 ژمارەی ئەزمموی ئەم ڕۆژنامەیەمان دەرکرد و کەوتە بازار پێم وایە یعنی خاڵێکی وەرچەرخانی گەورە بوو کە لەو کاتە دووبارەی ئەەکەمەوە بەو بێ ئیمکاناتیەی کە هەمان بوو ڕۆژنامەیەکی وا دەرچێ ینی جێگەی سەرسامی بوو ینی ئەوانەی کە یان بینی سەرسام بوون بەوەی کە چۆن ئەم ڕۆژنامەیە دەرچووە. بەڵێ یەکەمین کۆبوونەوەی ئێوە یەکەمین بڕیارتان پێشی 12 نیسان کەی بوو یعنی کە بڕیارتاندا و ئەم ڕۆژنامەیە دەرکەن؟ ئەم ڕۆژنامەیە وەکو ئەوی کە لە پێناسەکەی خۆیان ئەڵێ ئەمە مەکتەبی ڕێخستن یەکەم جار هەستا بە تەبەنیکردنی ئەم ڕۆژنامەیە دەرچێ ئەو کاتە کامیلی حاجی عەلی بەرپرسی مەکتەبی ڕێخستن بوو. من کە پێشنیازی ئەم ڕۆژنامەیەم بۆ کردوتم ئێمە توانین ڕۆژنامەیەکی ئاوا دەرکەین زۆری پێخۆش بوو وتم بەس جەنابەت بتوانی ئیمکاناتەکەی دابین بکەی من ئەو ڕۆژنامەیە دەرەکەم ئەو ئامادەی دەربڕی کە ئامادەی دەربڕی ڕاستیەکەی لە سەرەتاوە ینی ستافی ئێمە ئەوە نەبوو بڵێ ستافێکی گەورە بێ من خۆم ینی زۆربەی زۆری کارەکان بە تایبکردنی بە نووسینی بە وەرگێڕان ئەو ئیشانەمە کرد تا چەند ژمارەیە بوورە هەرچەند باسی دەنگی باوەڕ و کۆمەڵێشتی ترت کرد هەڵبەت خۆتان پێشی دەرچوونی ڕۆژنامەکە ئەزمموونێکی کاری ڕۆژنامە نووسیت هەبوو بێگومانیانی ئەزمموی کاری ڕۆژنامە نووسی ئەگەڕێتەوە بۆ تەنانەت پێش ئەوەیش کە من بچمە شاخ نووسینت هەبوو من حەزەکەم ئەوە بڵێ بێنی من زمانی نووسینم لە شعرەوە دەست پێ کرد سەرەتا بە شعر دەستم پێ کرد و ئەوە چیرۆکێکی دوور و درێژە ینی ئێستا من ینی حەز ناکەم بڕۆمە ناو تەفاسیلی ئەوە بە زمانی شعر هەستی خۆم ینی وەکەڵێ دەرئەبڕی یەکەمین دیوانی شعریش کە ینی دەرچوو لە ساڵی 1985 ینی بڵاو بووەوە کە بە ناوی سۆراخی ژیان کە ینی ئەگەرچی من لەوانەیە بڵێم ئێستا کە سەیری ئەو دیوانەکەم لەوانەیە لێ ڕازی نەبم بەڵام بۆ کاتی خۆی بۆ ئەو تەمەنەی من بۆ ئەو ئەزمموونەی من پێم وایە ینی کارێکی چاک بوو لە لای خەڵکیش نرخێنرا دواتر ئەم زمانە شعرێت گواستەوە بۆ زمانی ڕۆژنامە نووسی و نووسی دوای ئەوە من حەزەکەم ئەوەش بڵێم من هاوکات لەگەڵ ئەو زمانی شعرا من
کارێکی ترم هەبوو هەمیشە من خولیای ئەوە بووم خولیای دووشت بووم یەکەم ئینسات کۆکردنەوەی ئەرشیف یعنی من حەزەکەم ئەوەت بۆ باسکەم کە لە ساڵی 1970 لە ساڵی 1970 بۆ 1970 من 60 کاسێتی ئینساتم هەبوو یعنی ئینسات چۆن گوێگرتن لە رادیۆ یعنی بۆ نمونە شەڕی ئێران و عێراق بەیاننامە گرنگەکانی ئەو شەڕە ئەو وتارانەی کە درابوو چێ رادیۆی تاران چه رادیۆی عێراق چه رادیۆی مۆنتیکارلۆ چه لەندەن BBC فارسی لەگەڵ عەرەبیە من ئەوانم زۆریان تۆمارم کردبوون تەنانەت رادیۆکانی کوردستان مەسەلەن دەنگی شۆڕشی عێراق و کاتە دوای بوو بە دەنگی گەلی کوردستان دوای رادیۆی کوردستانی عێراق شەڕەکانی ناوخۆ یعنی ئەمانەوە خولیات کرد ئەمانەوەکو خولیا ئەم کردووە بەڕاستی ئەرشیف بەلای منەوە زۆر گرنگ بوو چونکە ئەرشیف یعنی واتە مێژوو ئەگەر تۆ مێژووت نەبوو مانای وایە بناغەت نابێ بۆەوەی کە قسەی تیا بکەی کایەیەکت نابێت کە تۆ قسەی تیا بکەی بەداخەوە ئەڵێم کە لە ساڵی 1970 وەکو ئەوەی کە بەسەر بەنەماڵەکەمانە هاتووە هەموو شەهیدە لەم لاشەوە ئەو کاسێتانە بەڕاستی دیار بوو دزرا و کەوتە دەست خەڵکی تر بۆمان نەگەڕایەوە کتێبخانەکەش کە یعنی بەرهەمی تەمەنێک بوو ینی پێش کیمیاوی هەڵەبجە ئەوەش ینی تیاچوو ینی ئەوەش ینی من کارێکی هەم کتێبخانەکەم تیاچوو هەم ئەو ئەرشیفەی کە ئینساتەی کە ئەم ئەزمونانت کۆ کردەوە وەکو ئیشکردن هێنات بۆ ڕۆژنامەیە کە سەرەتایە و لە دوای ڕاپەڕینە بێگومان ینی ئەوە بوو بە پاشخانێکی خولیایەک پاشخانێک بۆ من کە کاری ڕۆژنامەوانی چۆن دەست پێ بکەم وەچی بکەم ئەمانە پاڵنەر بوون بۆ من کە ینی زۆرم پێ خۆش بوو ینی وەکەڵێ بە عیشقەوە ینی دەستم کرد بەوەی کە ئەم ڕۆژنامەیە دەربچێ ینی بە هەر شێوەیەک بووە بێگومان ینی تر ئەو ڕۆژنامەیە کە دەست دەرچوو ژمارەکانی سەرەتایی ئەتوانم بڵێم ئێستا ئەمەوە پرسم ببوورە کاک شوانیانی ئێوە بەو ماوە کەمە چۆن کەرەستەکانی تەکنیک و قەڵەم و خولیاکانتان لەناو ئەم ڕۆژنامەیە لە دوای ڕاپەڕین کۆ کردەوە تا سێ چوار ژمارە من خۆم زۆر ماندووە بووم چونکە هەم تایپەکەی خۆمم کرد هەم وەرگێڕان ئینسات تەنانەت ئینساتی ئەوەشم ماوە ینی ئەو کاتێکی گوێم گرتووە لە رادیۆ تا ئێستش تا ئەم کاتە کاسێتەکانی ماوە یعنی کە گوێم لە رادیۆ گرتووە و لەسەر ئەساسی ئەوە راپۆرتەکانمان ئامادە کردووە نووسینەکانمان ئامادە کردووە رادیۆ ناوخۆی و جیهانیەکان رادیۆ ناوخۆی و جیهانیەکان زیاتر جیهانیەکان ینی ئەو کاتە ینی گرنگیان هەبوو و زیاتر تیشکیانە خستە سەر هەرێمی کوردستان رادیۆ ناوخۆیەکانیش بێگومان ینی ئەو وتارانەی کە مەسەلەن بۆ نمونە سەرکردەکانیاندا مام جەلال کاک مەسعود یا سەرکردەکانی تر هەمووانە وتارانە ئەو بیر و بۆچوونانە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقا هەڵوێستەکان دەرکردنی قەراری 688 ینی هەموو ئەمانە شەڕی ناوخۆ ئەمانە هەمووی ینی وەکەڵە ڕنگدانەوەی هەبوو ڕنگدانەوەی هەیە لەو ڕۆژنامەیە بەڵێ ئەو کاتانە بزوتنەوەی ئیسلامی هێزێکی سیاسی چەکدار بوو و تازەوە دەرکەوتوو بوو ئەندازەی هێزێک بوو ڕاستە لە ڕابردوو هەشتاکاندامەوە بەڵام بە نسبەت خەڵکی کوردستان و ڕاپەڕینەوە هێزێکی سیاسی ئیسلامی بەچەکەوە تۆزێک یعنی ئێوە توانیتان تەنسیق و هاوسەنگی دروستکەن لە نێوان کاری میدیای و ڕۆژنامە نووسی بۆ ئەم هێزە و یعنی تەنسیق لەگەڵ ئەدەبیاتی سیاسی و ئیشکردنی ئەم هێزەدا وەکو ناساندن هەڵبەت من ئەتوانم ینیەوە بڵێم ینی من هەتا ئێستاش گلەیم هەیە لەوەی کە کاری میدیایی ئیسلامیەکان ئێستا باشە بەڵام کاتی خۆی نرخاندن زۆر کەم بوو بۆ کاری میدیایی لەبەرەوە ینی ئەوە گرفتێکی زۆر گەورەمان بوو مەبەست کۆمەکی کردنە بۆ میدیاکان پاڵپشتی معنەوی پاڵپشتی مادی ئێمە ینی وەکەڵێ هەر ژمارەیە کە دەرەچوو
یعنی ئێمە گرفتی مادیمان هەبوو لەبەرەوەی کە هاوکاری مادیمان زۆر کەم بوو، گرفتی معنەویمان هەبوو کە تۆ کارێکەکەی پێویستە بەوە هەیە کە چونکە کاری ڕێکخراوەیە. ئێستا بەڕێزت کە لێرە ئەم بەرنامەیە پێشکەشەکەی پێویستە ئەوەی کە لە سەروی جەنابتەوەی ئەم کارەی تۆ بنرخێنێ وات لێ بکە کە گەرمت کا لەسەر ئەم کارە سووربی لەسەر ئەوە بۆی سەرکەوتوبی. یعنی ئەمە زۆر گرنگە بۆ کاری میدیایی کە ئێمە بەڕاستی کەمتر ئەوەمان ئەبینی و زۆر کەم بوون ئەوانەی کە ئەو کارەی ئێمەیان ئەنرخاند. لەبەرەوە ینی ئێمە زۆر جار گرفتمان لەو ڕۆوە تووشە بوو تووشی دڵشکان و ئەوە بووین، بەڵام ئەو عشقی کە هەمان بوو بۆ کارەکەمان پێم وایە گەورەتر بوو لەو دڵشکاندنە بۆیە بەردەوام بووین لەسەری. بەڵێ ئەبین ژمارە سفری ڕۆژنامەکە ئەندازەیە 5 هەفتە بەر لە یەکەمین هەڵبژان کە لە 95 ساڵی 1992 ئەنجامە درێ دەرەچێ و پێم وە بێ هەر مانشێتەکەشی بەشێکی پەیوەندی بە هینەوە هەیە، پەیوەندی بە هەڵبژارنەوە ئەمە نیە ژمارە سفر. یعنی تا چەند زەرورەتی هەڵبژاردن و شیاری بۆ خەڵکو و بەدەمەوە چوون وای لە ئێوە کرد ئەم ڕۆژنامەیە دەرکەن کە لە کاتێکا ڕاستە ڕۆژنامەی هێزێکی سیاسیە، بەڵام لەو کاتە کارێکی تروە پرسێکی تر کە پرسێکی جەماوەری و هەمەلایەنەیە ئەبێتە خولیا و ئەبێتە خەم و هەمی ئەم ڕۆژنامەیەوە ئێوە وەکو میدیاکە لەو قۆناغەدا. ئێمە بەداخەوە ینی کە ئێمە هات وەکەڵە لە دوای ڕاپەڕین کە هاتینەوە ناو کوردستان، ئێمە پێویستمان بەوە هەبوو کە ڕاگەیاندن کاری ڕاگەیاندن دەست پێ بکەین، بەڵام بەداخەوە ینی لەبەر سنوورداری ئیمکاناتی ئەو کاتەی بزوتنەوە ڕادیۆی نەبوو و تەلەڤیزیۆنێکی هەبوو لە ڕانیە، ڕۆژنامەی نەبوو. بەڕاستی ئەوە وای کرد لە ئێمە زۆر جددی دەست پێ بکەین بەوەی کە ڕۆژنامەیەکی هەبێ کە خەڵکی کوردستان بیخوێنێتەوە، بزانێ هەڵوێستی بزوتنەوەی ئیسلامی لەبارەی کایە سیاسیەکانی ئەو کاتەی بڵین هەرێمی کوردستان بزانن و هەڵوێستەکانی بزانن و داواکاریەکانی بزانن و ئەوێ چی پێشکەشکە هەڵبژاردن ئەوەنە پرسێکی گەرم بوو ئێوە بایەختان پێدابێ پێم وابێ مانشێتەکەی لەسەر هەڵبژاردنەوە نیە؟ بەڵێ ینی مانشێت لەسەر هەڵبژاردن بوو و سەروتارەکە شار لەسەر هەڵبژاردنە. سەر وتاری ژمارە سفری ڕۆژنامەی بزوتنەوە لە ساڵی 92 هەڵگری چ ناوەڕۆژێکە وەکو ناونیشان و ناوەڕۆ ئێمە ناونیشانەکە و باسی ئێمە باسی زیاتر مافی چارەی خۆنووسینمان کردووە کە میلەتی کورد شایستەی ئەوەیە و بەپێی یاسای نێودەوڵەتی و بەپێی ئەو مافەی کە هەیەی وەکو میلەتانی تر پێویست بیانی حەقی ئەوەی هەیە کە داوای ئەوە بکە مافی چارەنووسی هەبێ و سەروەری خۆی هەبێ. لەبەرەوە پێویستەکە خەڵکی کوردستان بە گەرم و گوڕی بەشداری بکەن لەو هەڵبژاردنە و ئەنجومەنی نیشتیمانی خۆیان هەڵبژێرن و حکوومەتی خۆیان دیاری بکەن. ئەو مافی خۆیانە مافی خۆیانە کە قسە لەسەر ینی چارەنووسی خۆیان بکەن. ئەو سەروتارە باسی ئەوەی کردووە و پێویستە حیزبە سیاسیەکان لە ئاستی قۆناغەکە بن بتوانن ئەم هەرێمی کوردستانە بەرەو کەناری ئارام ببن. سەروتارەکە زیاتر باسی ئەوەی ئەو ستافەی کە لەگەڵ توا بوون تۆ ێستا خۆت سەرنووسەری ڕۆژنامە، بەڵام ئەو ستافە کێ بوون؟ ئایا تۆ ستافێک هەبوو تیمێک هەبوو دەستەیەک هەبوو ئەم ڕۆژنامەیان لەگەڵا بەڕێوە ئەبردی وەکو خۆت وتی چەند ژمارەی سەرەتای ماندووی کردووی ئەی ستافەکەت کێ بوون؟ یعنی لەبیرت ماوە ئەو ناوانە پێش من تا سێ چوارە ژمارەی یەکەم من دوو برای بەڕێز ینی هاوکارم بوون، دوو برا سێ برای بەڕێز هاوکارم بوون، یەکیان کاک ڕێبوار بوو، ڕێبوار عابید لە هەڵەبجە چاوی ماچەکەم ئێستاش ینی وەکەڵێ مامۆستایە و بەڵام لە بواری ڕاگەیاندن کار ناکە.
لە بواری وەرگێڕانە هاوکاری کردم کاک عوسمان حسێن ئەویش وەکەڵێ لە ڕووی لۆجستیەوە هاوکاری منی کرد ئێمە تا نووسینگەمان لە سلێمانی کردەوە ئێمە مامۆستا عابیدیشمان هەبوو کوڕی مامۆستا مەلا محەممەدی نالی چونکە ئێمە تا چوار ژمارەی یەکەم ئێمە بە کاغەزی ئەیسری ینی دەرمانە کرد بە زیراکس ڕامانە کێشە ینی ئەو کاتە سلێمانی ئۆفسێتی لێ نەبوو تا بەکاری بێنین لە ژمارەی پێنجەوە ئیتر ڕۆیشتمە چاپخانەی ڕۆشنبیری لە هەولێر ڕامان کێشە بە ئۆفسێت ئەو کاتە کەشکەوتوتر بۆ ئەو بەڵێ ئۆفسێت چاپخانەی گەورەی ڕۆشنبیری کە ینی وەرەقەی بەتاڵی ڕاکێشە ئەوانە هەرە ستافە بوون کە باسکرد لەگەڵ تابوون سەرەتا ئەوانە تا سێ چوار ژمارەی یەکەم ئەو یەک دوو برایە بوون دوای ئەوە لە سلێمانی کە نووسینگەمان کردەوە بەڕاستی ستافمان دانا دەستەی نووسەرانمان ژمارە چەندەوە لە ژمارە تقریبان شەشەوە ئیتر ئێمە هینمان هەبوو بڵین ستافی خۆمانمان هەبوو وەکو دەستەی نووسەران یعنی حەزەکەم ناوەکانیان بڵێم کاک عەلی حەیدەر کاک سەردار ڕەزا ئەمانەگە بڵێ یعنی کارەکانیان چیانەکە لەناو ڕۆژنامەکە ئەو ناوانەی تۆ ئەیان خوێنیتەوە من بەسەن کاک سەردار ڕەزا دوو شتیە کرد یەکەم وەرگێڕانی ئەکرد بۆمان لەگەڵ تایپێست بوو کاک عەلی حەیدەر وەکو ئیدارەی هێنەکە وەکو ئیدارەی ستافەکەمان مامۆستا ئەژی گۆرانمان هەبوو کە کوڕی گۆرانی شاعیر بەڕەحمەت بێ ئەوە ئەویش بووە ئەندامی ئێمە و ستافی ئێوەش ئێمە لە ستافی ئێمە ئیشیە کرد وەکو نووسەری شێکرد وەکو شاعیریش جارجار شعری بڵاوە کردەوە ئێمە بەرپرسی ئەرشیفمان هەبوو کاک شەهید ئیحسان حەمە سەدیق لاوێکی خوێنگەرم لاوێکی بەتوانە لاوێکی ئێسکسوک بەداخەوە لە یعنی دەستپێکی شەڕی ناوخۆیە شەهید کرا و لە سەرەتای لاوێتیە کە من پێم وایە ئەوە یەکێکە لە حاڵەتە ناخۆشەکان بۆ من کە پێم وایە لەو ستافا یەکێک خۆشەویستترین بوو بە نیسبەتی منەوە بەڵام بەداخەوە یعنی زوو لە دەستمانداوە ینی بەو بەسەر بەرزی گەڕایەوە بەلای خۆیانی تر دادە دڵزارمان هەبووە ویش تایپێست بوو دڵزار حسێن ینی ئافرەتان لەگەڵ بوو باڵێ کاکە عەباسمان هەبوو هاوسەری ئەو دادە دڵزار کە بەداخەوە یعنی ئەوە وەفاتی کردووە ئەو بڵین سایەقی ئینەکەمان بوو بەشەکەمان بوو ئیتر ئێمە دواتریش ڕاستیەکەی بۆ ئێمە گۆڕانکاریەکی باش بوو کاک ئامانجاژڵەیی هات ڕۆژنامە نووس بوو و بەتوانا بوو لە بواری تەنزید و نەخشە سازیە ینی لە ژمارە چەندەوە هات کاک ئامانج وەڵاهی ئێستا بزانم وە بزە وای تێ ئەگەم لە ژمارە نۆ بوو شتێکی ئاوا بوو بەڵێ کاک شوان چۆن ڕووماڵی هەواڵ و زانیاریەکانتانە کرد لەو کاتا جیاواز کۆمەڵێ لەو کاتانە کەرەسە و ئامرازی تەقلیدیە بوو جیاواز لە ئێستا بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو کاک شوان ئەو کاتانە ئێوە چۆن ڕووماڵی هەواڵ و زانیاریەکانتانە کرد و بۆ خوێنەرەتان گواستەوە لە ڕۆژنامەکە وەکو پێشتری ژوتم ئێمە دوو جۆر ڕۆماڵمان هەبوو یەکێک ئەوەی کە وەکو ئێستا نەبوو کە مەجای ئەوە هەبێ ئینتەرنێت یا بڵین ئەو تۆڕە جیهانیانە بەکاربێنی تەنانەت یعنی سەتەلایتیش لە ئاستێکی ینی وەکەڵە زۆر سنووردارا بوو ینی هاتبوویە کوردستان لەبەرەوەی ئێمە زیاتر بۆ هەواڵە جیهانیەکان ئینساتمان هەبوو یعنی گوێمان لە ڕادیۆ جیهانیەکانە گرت لە ئاژانسە جیهانیەکان دووەمیش بۆ ناوخۆ ئێمە دوو جۆرمان هەبوو یا پەیامنێرمان هەبوو ڕاستەوخۆ
لە مەراسیمەکانە لەو شوێنانە ئامادە بوو لە شوێنی ڕووداوەکانە ئامادە بوو راپۆرتی ئەنووسی یا ئەوەی کە ئێمە هەواڵەکانی حیزب یا هەندێک هەواڵ کە بەپەلە بوو ئێمە لە ڕێگەی تۆڕی جیهازەوە ینی وەرمانەگرت لە تۆڕی بێتەل ئەوە ینی بەو شێوەیە سوودمان بەڵێ جیاوازەوەی ڕۆژنامەیەکی حیزبی و تا چەند ڕەچاوی پێ و دانگەکانی کاری ڕۆژنامەنووسی و ئەو ڕێسا و دیسپلینانەی کە بۆ ڕۆژنامەنووسی و کاری میدیای هەیە ئەوە ڕەچاوتانە کرد ئایا بۆ عقلێت و بیرکردنەوە ئیشتان لەسەر یاخود تەنها ڕۆژنامەی بوو لەسەر وەکۆڵی لاشەی ڕووداوە سیاسیەکانی ڕۆژانە ئیشتانە کرد ئەکرێ بڵین ئێستا کە سەیری ئەو ڕابردووەکەین ئەتوانین چەندین ڕاخنا بگرین لەو ڕۆژنامەیە بەڵام ینی وەکو ئەوی کە من سەر نووسەری بووم لە نزیکەوە ئاگام لە وردەکاریەکانی هەیە لەوانەیە یەکێک لەو گرفتانەی کە من هەم بوو بێ لەگەڵ سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی ئەوە بووە من ئەو کاتەش نەم ئەویست کە حیزب ینی دەست بخاتە بینەقاقەی ڕووداوەکان و بەو ئاراستەیەی ببا کە خۆی ئەیەوێ بەڵکو ئەمە ویستی ینی من ڕووماڵێکە من ڕۆژنامەی بخەمە بەردەستی خوێنەری کورد هەمووی بزوتنەوەی ئیسلامی نییە من ئەمود خوێنەری کورد هەمووی بزوتنەوەی ئیسلامی نییە بەڵکو خوێنەری کورد هەیەی حەزی بە تاریخە هەیەی حەزی بە سیاسەتێکە کە سیاسەتێکی پرۆفشناڵە هەیەی حەزی بە هەواڵێکی ڕاستگۆیانەی بدەیتێ هەیەی ئەوێ ڕوونکردنەوەیکی دروست بخەیتە بەردەستی لەبەرەوە پێویستە کاتۆ ڕێز لە خوێنەر بگری من ئێستش بڕوام وەهای میدیا بێ وابێ بەڵام کاکشوان بوورە یانەگە بڕینەوە ئەو سیاقی ئەو کاتەوە لە دوای ڕاپەڕین و حەماسەتی خەڵک و ململانی و حیزبایەتی هەست ناکەی هەر بەشێک لە میدیاکان لەو کاتانە هەمویان بوون بە بڵندگۆی حیزبەکانیان و زیاتر بە ئاراسی سیاسەتی حیزبەکانی ئیشیانەکە هەرچەند ئێستر زۆر بە میدیا هەر بەداخەوە ینی ئەوە ئێوە تا چەند یعنی هەوڵتاندا بوو خۆتان لەوە زیاتر بەشێکی یعنی خۆتانی لێدەر بکەن و بەشێکی بۆ حیزب بێڵنەوە وەڵاهی هەوڵی جددیماندا ینی لەسەر ئەوە سەریشی گرت تا ڕادەیەک سەری گرت بەڵام سەرگرتنەکەی ئەنجامەکەی باجەکەی ئێمە ئەماندا خۆی ئەو قەڵەمانە چێ بوون لە دەرەوەی قەڵەمەکانی خۆتان ئەیان نووسی لەناو ڕۆژنامەکە قەڵەمتان هەبوو لە دەرەوەی ڕۆژنامەکە جیاوازە فکری سیاسی ئیسلامی و بزوتنەوە خەڵکی ترەی نووسی بێگومان ئێستا ئەگەر سیرکەی من ئێستا ناوەکانم زۆر لە یاد نییە ینی ئێستا ئەگەر سەیری ئەو ڕۆژنامەیە بکەی قەڵەمی زۆر ینی دەرەوەی ینی حیزبیتیایە مەسەن بۆ نمونە ینی چاوی ماچەکەم تەمەنی درێژ بێ مامۆستالەتی فەڵمەت یەکێک بولەوانەی کە دووسێ وتاری بۆ ئێمە نووسیوە ئەو کاتە لەگەڵیشتانان نەبوو لەگەڵێمان نەبوو وەکو ینی وەکو ئەوە بەس وتاری بۆ نووسیوین مەسەلەن پارێزەر تەهابابان ینی شتی نووسیوە کاک فازڵ قەرەداغی ئەو کاتە خۆ ئەو برایەک بوو لە ڕاپەڕین بوو ینی بزوتنەوەی ڕاپەڕین ینی هێشتا ئیعلانی بزوتنەوەی ڕاپەڕینیش نەکرابوو ینی ئەو لە ژمارەکانی سەرەتاوە نووسی باسی ینی ئەو باسانش کە مەسەن بۆ نمونە کاک فازڵ کردوێتی خۆ کاک فازڵ نووسەرێکی ئیسلامیە بەڵام ئەو باسی تاریخی کردبوو ینی مێژووی دێرینی کوردستان ینی ئێمە شتێکمان بڵاوە کردەوە ینی بە مەزاجی خوێنەری کورد ینی وەکو بڵێ ڕۆژنامەیەکی گشتی بێ بیل مناسبە ینی ئەی ئاستی و شیاری خوێنەر لەکوێ بوو ئێوە ئەو بەپێی ئەو فیدباکەی بۆتانە هاتەوە ئایا ڕۆژنامەکە سەرفی هەبوو فرۆشی هەبوو خوێنەری هەبوو لە نەوەتەکان من ئەو ڕۆژنامەیە کە بڵێن ئێوارەی ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە تەواومانە کرد ئەم بردە هەولێر شەو بە چاپخانەی ڕۆشنبیری ئۆفسێتە کرا و ئامادەکرا من هەر ئەو شەوە جاری وابوو سەعات 12 شەو یەکی شەو ئەم گەیاندەوە شاری سلێمانی ینی بەشی هەولێرمدانا ئەمێنایەوە سلێمانی لە 2000 ژمارە باوەڕ فەرم و ڕۆژی وا هەبووە سەعات 11 نیوەڕۆ ژمارەیەکمان نەماوەتەوە ینی هەمووی فرۆشراوە
لە کتێبخانە ناهر ینی مناڵ ئەهاتن لە مناسبەکانە ئەهات ئەیوت 25 ژمارەم بدەرێ ئەی بەم ینی نیو سعاتی نەبرد ئەهاتەوە ینی 50 ژمارەی تری ئەبرد ینی تا گەیشتە سعات 11 و 12 نیوەڕۆ ژمارەکان کۆتاییان هات. کاکشوان ئێوە 43 ژمارەتان دەرک لە ساڵی 92 بۆ 98 تاوەکو ئەو کاتێک کە بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیان پێکهێنا. ئەبینین لەو قۆناغی پێشرا نەوەتەکان ئەندازەیە بزوتنەوە بەشێک بوو ینی ببوو بە بەشێ لەو ململانی و شەڕانی لە کوردستانە و بەڵام زۆر بە کەمیانی لە لاپەڕەکانی ئەم ڕۆژنامەیە کە سەیرەکەی ڕنگدانەوەی شەڕی خۆشکردنی ئاگری شەڕی ناوخۆ و بەریەککەوتن و ئەو جۆرەشتانی زۆر بە کەمی تیابینرێ ئەمە هۆکاری پەیوەندی بە ئێوە بوو وەک ستایلی کاری ڕۆژنامە نووسیتان ئەمە پەیوەندی بە چیەوە بوو؟ یعنی ئەگەر بێ سەیری زمانی ڕۆژنامە کەش بکەی لە چاو بیهێنە مقارنەی بکە بەراوردی بکە لەگەڵ ڕووداوەکانە بەراوردی بکە لەگەڵ ئەو ڕۆژنامانەی تر کە ڕۆژنامەی و حیزبانە بوو کە بزوتنەوە بەریەکەوتنی هەبوو لەگەڵیانە بیهێنە بەراوردیان کە بزانە زمانی کامیان ئارامترە ینی بێگومان ینی بزوتنەوەی ئیسلامی ئێمە هەمیشە هەوڵمان داوە کە زمانی پێکەوە ژیان زمانی ئارامتر زمانێک ئەمە ڕنگدانەوەی هەیە لە ناو لاپەڕی ڕۆژنامەکە دیار ینی من ئەوە بەجێ هێڵم بۆ ئەوانەی کە توێژینەوەکەن بیخوێنەوە متابعی بکەن بزانن ئایا ئەو زمانەی کە ئێمە بەکارمان هێناوە بە تایبەت سەروتار کە زمان حاڵی ئەو کاتەی ینی بزوتنەوەی ئیسلامی بووە سەروتار مقارنە بکەن لەگەڵ ڕووداوەکان بزانن تا چەندە هەست بە مەسئولیت کراوە لە نووسینی سەروتارە. بەڵێ تا چەند یعنی ئەو قۆناغی ئێوە کە ئەو ڕۆژنامەیەتان تیا دەرەکرد ئێستا قۆناغی کاری میدیایی بە درێژکراوەی ئەو قۆناغابینی واتە هەمویان بخەیتەوە سیاقە مێژوویەکەی خۆی چۆن یعنی مەبەستمەوەیە یعنی ئەوەی ئێستا میدیایە بەتایبەتی میدیای ئیسلامی لە دوای ڕاپەڕینەوە تا چەند ئەم میدیایە درێژکراوەیەکی وازح و هاوکار و چۆنەڵی مەدای ئەوانەی ڕابردووی ئێوە لەو قۆناغەدا بێگومان ئەوەی کە لەگەڵ لە ڕابردووی دابڕێت ئێستش سەرکەوتوو نابێ مەسەن تۆ ئێستا ینی میدیای ئێستەی ئیسلامیەکان ئەبینی دابڕاو نییە لە ڕابردوو بەڵکو لەسەر ئەساسی ڕابردوو دروست بووە و ئەوەی کە ئێستا هەیە ڕابردوویەکی هەیە ڕابردوویەکە ئەوەی هێناوەتە بەرهەم ئەوە لە خۆیەوە دروست نەبووە لەبەرەوە بۆ نمونە ئێستا مەسەن بۆ نمونە من ئاخرین وێستگەم کارکردن بووە لە کەناڵی ئاسمانی پەیامە بیهێنە پێشچاوی خۆت من لە ینی هەستی میدیاکاریم لە هەشتاکانەوە دەستی پێ کردووە لە گۆڤاری دەنگی باوەڕە بەشدار بووم لە پێشانگای شەهیدانی بڵین هەڵەبجە کە زۆربەی زۆری شارەکانی کوردستانی خۆرهەڵات گەڕاوە و زۆربەی زۆری شارەکانی کوردستانی بڵین هەرێمی کوردستان گەڕاوە ئەوە بەشدار بووم تایە ئەوە ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی دوای ئەوە گۆڤاری پەیڕەوم دەرکردووە بەشدار بووم لە دەرکردنی گۆڤاری ئەزمونە ساڵێک و 4 مانگ سەرنووسەری ڕادیۆی دەنگی ئیسلام بووم کە زیاتر لە 530 وتارم نووسیوە بۆ ئەو ڕادیۆیە یعنی اینجا دوای ئەوە هاوکاری گۆڤاری سنوور بووم دواتر وەکو ئەندامی مەکتەبی ڕاگەیاندن ماوەیەک بەرپرسی تەلەڤیزیۆن بووم جا دوای ئەوە گۆڤاری جەماوەر دەرچووە ینی دوای ئەمانە ئەزمونانە چیم لێ گۆڤاری ینی گۆڤارێکمان دەرەکرد تقریبان نیمچە ئینساتێک بوو نەکۆکو ئینسات بەڵکو وتارە گرنگەکان وتارە گرنگەکانی نووسەرە جیهانیەکانمان ئەهێنا کۆمانە کردەوە مانگانە بڵاومانە کردەوە بە ئۆرگانەکانی حیزب بەناوی ئەلمەلەف ینی دۆسیە من ئەوە ئەڵێم هەموو ئەم ئەزمونانە بخەیتە سەر یەک اینجا کەسایەتی منی دروست کردووە ینی ئێستا ئەتوانم ستونێ بنووسم کە برایەک کە تازە دەستی پێ کردووە دەستخۆشی مرێ بکە ینی ئەو ڕابردووە ئەو ماندووبوونە ئەوە
وای کردووە کە ئێستا مەسەرەن من ڕۆژنامەنووسێک دەرچم لە ئاستی ڕۆژنامەنووسەکانی کوردستانە. یعنی بەبێ ئەو ڕابردووە من دروست نەبووم بەو شێوەیە. بەڵێ بیرەوەری تاڵ و شیرین ئەگەر بیرەوەریە کدلابێ هی کاتی سەردەمی ئەو ماوەی 6 ساڵەیەوە ئەو ڕۆژنامەیەتان دەرەکرد. یعنی چ کاتێک ئاسوودە بوون بە ڕۆژنامەکە ئەو کاتانەش کە زیاتر زۆر حاڵەتێک و یا شتێکی تیا ڕوویدابێەوە بۆ ئێوە حاڵەتێکی ناخۆش بێت بیرتان نەچێتەوە لە کاری میدیایەکە چی بووە گەر بۆ بینەر شتێک باسکەیت؟ وەڵاهی ئەوەی کە زۆر شیرین بوو بەلای منەوە هەر کاتێک ئیشێکم کرد بێت بە تایبەت دەرچوونی ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی، یعنی دەرکردنی هەر ڕۆژنامەیەک لە لای من وەک چۆن ئینسان منداڵێکی دێتە دنیا چەندێ دڵی پێی خۆشە، یعنی وەکو منداڵێکی خۆم یعنی کە هاتبێتە دنیا ئەوە دڵم خۆش بووە بە دەرچوونی ئەو ڕۆژنامە هەموو کاتی چاپکردنی هەموو ژمارە، یعنی هەموو ژمارەیەک لەگەڵ یا بووم، یعنی زۆر یعنی پێم خۆش نییە ئەو قسە بکەم، بەس زۆر عاشقانە یعنی عاشقی ئەو دەرکردنی ئەو ڕۆژنامەیە بوو. بەڵام ناخۆشیشیە لە دەرکردنیە زۆر خۆشحاڵە بووم، یعنی لەوانەیە بڵێم ناخۆشیەکانی لەبیرە بردمەوە کە ناخۆشیەکانی من حەزەکەم یەک نمونەت بۆ بگێڕمەوە. دوو ژمارەی کۆتایی پێشەوەی کە شەڕی ناوخۆ دەست پێ بکە لە ساڵی 93 ئەواخری 93 دوو ژمارەی کۆتایی من بە قەرز دەرم کرد لە لای کاگ حەسەنی حەمەخالید 25,000 دینارم قەرز کرد. دوای شەڕی ناوخۆ کە کۆتایی هات وابزانم ساڵی 95 بوو هات وتی ئەرێکا کە تۆ 25,000 لە من قەرز کرد بۆ ئەو ڕۆژنامەیە نەتدامەوە. وتم کاکە ئێستا ئەگەر داوای وەکو شخصی داوام لێ یەکەی یا وەکو حیزب؟ وتی وەکو حیزب، تۆ بۆ حیزبت قەرز کردووە زانم. بردمە لای کاک کامیل وتم کاک کامیل شتێکی ئاوا هەیە بەو شێوەیە، وتی ڕاستەکەی منیژە ئاگام لێیە کە تۆ قەرز کردووە بۆ ڕۆژنامەیە. وتم دەی ئێستا کاک حەسەن تۆ قەرزەکەی دەیتەوە؟ وتی بەڵێ دەمەوە. وتم کاک حەسەن هیچ قەرزت لەسەر من ماوەتی نەخێر قەرز لەسەر تۆ لاچوو چویە سەر کاک کامیل. ئیتر نازانم کاک کامیل دواتر بیستم داویەتیەوە. یعنی ئەوە چیرۆکێکی زۆر ناخۆشە، تۆ یعنی ڕۆژنامە دەرکەی بۆ حیزب بڕۆی قەرزی بۆ بکەی، دواتریش یعنی خاوەن قەرزەکەش یعنی وەکەڵێ ماوەیەکی زۆر بخایەنە اینجا قەرزەکەی بدرێتەوە. اینجا یادگاری زۆر ناخۆش کە وەکو ئاماژەم پێدا شەهیدبوونی کاگ ئیحسان بوو کە من هەتاکو ئێستش ینی وەکەڵێ لە دڵما ینی وەکەڵێ برینێکی دروست کردووە هەتاکو ئێستش ساڕێژ نەبوو. خوا بە شەهید قبوڵی بکە. کاک شوان باشە 43 ژمارە لە ماوەی 6 ساڵە کەم نییە، یعنی 43 ژمارە چییە؟ بۆچی ئاوا ئەو بینە زۆرانەی تێئەکەوت لەم ڕۆژنامە؟ خولی یەکەم عەرزم کردی کە ئەوە کێشەکەی بوو، یعنی کێشەی ئیمکاناتمان هەبوو. ئیمکاناتەکە لە دوور ڕووەوە. یەکەم ئەوەی کە ئێمە لە ژمارەی 89 تابیعی کارەباییمان هێنا، دواتریش ئۆفسێتی خۆمان نەبوو یا لە سلێمانی ئۆفسێت نەبوو کە ئۆفسێتە و کاتەکەم بوو، هەر چاپخانەی ڕۆشنبیری هەبوو لە هەولێر کە ئەو کارەیە کرد. یعنی ئێمە ئەو گرفتەمان هەبوو. گرفتی ئیمکاناتی مادیش وەکوتم کە ینی ئیمکاناتمان نەبوو کە بە منەظەمی دەریکەین ینی لە کاتی خۆیە. بەڵام لە خولی دووەمیە کە دەستمان پێکردەوە لە 97 و 98 کێمە دەستمان پێکردەوە لە 98 ئەو کاتە بە منەظەمی دەرەچوو، هەر 15 ڕۆژ جارێک ئەو ڕۆژنامەیە دەرچووە دوا نەکەوتووە هەتا گەیشتە ژمارەی 43 لە بوو بە ڕێگای یەکبوون. ئیتر من لە سەرنووسەری نەمام لەوێ. بەڵێ ئەگەر تۆ یاداشتی خۆت یا خودی مێژووی ئەو ڕۆژنامەیە بنووسیتەوە لە ساڵی 90ەکانە چی ئەنووسیت؟ یعنی چی زیاتر چی لایەنێکی کاریگەری ئەو ڕۆژنامەیە هەتا ئێستش کاریگەری لەسرت ماوە ئەتەوێ بینووسیتەوە و بیکەیتە نووسرایەک و دیکۆمنتێک و بخەیتە بەردەمی خوێنەر؟ وڵاهی ئەگەر ینی بینوسمەوە دیارە وەکو ئێستا عەرزم کردی ڕووداوە تاڵ و
شیرینەکانی هەمووی ینی ئەنووسمەوە بە ورتر و ئەتوانم ئەوە بڵێم کە ینی وەکو شانازیەک ینی شانازیەکی ئەزانم بۆ خۆشم و بۆ برایانش کە هاوکارم بوون لەگەڵ ما بوون کە توانیمان لە قۆناغێکی زۆر هەستیارە لە قۆناغێکی مێژوویە و لە قۆناغێکی زۆر ناهەمواری ژیانی سیاسی و کۆمەڵایەتی میلەتی خۆمانە توانی ومانە ینی مۆمێک هەڵگیرسێنین مۆمێکی ڕۆژنامەوانی هەڵگیرسێنین من ینی ئەتوانم شتێکی ئاوا بنووسم ینی لەو ئاستا بنووسم وە شانازیەکەم بەوەشەوە کە بە درێژایی ئەو ژمارانەی کە دەرمان کرد ڕێگەمان نەدا ڕۆژنامەکە بە ئاراستەی لێڵکردنی پێکەوە ژیان ینی کار بکە بەڵکو بە پێچەوانەوە ینی کاری لەسەر پێکەوە ژیان و لەسەر خزمەتکردن ینی کردووە داخوازی مافەڕەوەکانی میلەتی کردووە ئێمە وەکەڵێ ئەوە بە قۆناغێکە زانین و بە جێگەی شانازیە زانین بۆ خۆمان و بۆ هاوکارەکانمان و بۆ ئەوانەش کە ئێمە قسەمان دیفاعمان ئەم میدیایە ئەم جۆرە لە میدیای نووسراوە بوو بەڵام ئێستا ئەبینین میدیای نووسراو ئەندازەیە خودت کاغەز و قەڵەم هێواش میدیای ئەلکترۆنی و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامرازەکانی تەکنۆلۆژیا تەکی پێ هەڵچنی و هێواش پاشەکشەی پێکرد تا چەند ضرورە لە قۆناغە دیاریکراوەکانە یاخود تا چەند ئەمە هێزێکی تایبەتی خۆی هەیە میدیای نووسراو لە هەموو قۆناغێکدا هەبێ کە ئێوە زەمانێک خەریکی ئەمە بوون و ئێستا ئەم میدیای کە ئێوە ئەو پیشەی پێوەی خەریک بوون هێواش خەریکە لە ناو نخبەی ڕۆشنبیر و لە ناو فەزای گشتیدا پاشەکشەکات و نامێنێت. پێم وان نییە ینی ڕۆژنامە ینی وەکو ئەوەی کە جەنابەت ئەفەرمووی بە تەواوەتی پاشەکشەی کردبێ لە هەموو دنیا تۆ سیر کە مەسەلا ئەمریکا کە وڵاتێکە لە ئێمە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکانیش کە فەیسبووکە یا توێتەرە یا سەرچاوەکەی لای ئەوانەوەیە بەڵام سەیرەکەی واشنگتۆن پۆست هەموو ڕۆژە دەرەچێەوە بە کاغەز نیویۆرک تایمز هەروەها یعنی ڕۆژنامە و گۆڤارەکانیان کاکشوان بەڵام بەراوردی 10 ساڵ بەر لە ئێستا بکەی حەز ناکەی جیاوازێکی زۆر گەورە هەیە لە میدیای چاپکراوە بەڵێ پاشەکشە کراوە بە تایبەت ینی لە کوردستانە من پێم وایە جۆرێک لە ئەگەر دروست پێ بڵێم جۆرێک لە ئینتەلاکردنیش دروست بووە لە ڕووماڵە ینی لە ڕووماڵی ڕووداوەکانە مثلەن بۆ نمونە وڵاتی وا هەیە 2 کەناڵی ئاسمانی هەیە تۆ سیر کە کورد چەند کەناڵی هەیە ینی بینەر نازانێت سەیری چ کەناڵێ بکە ڕاستە کەناڵی اختصاسی کراوەتەوە مثل تایبەتمەند کراوەتەوە کە ئەوە درامایەوە ئەوە سیاسەتەوە ئەوە کۆمەڵایەتیەوە ئەوە ینی ئابوووریە هەر شتێکی تر بەڵام بەڕاستی من پێم وایە ئەم کەناڵانە وایان کردووە بە ئەندازەیەکی زۆر پاشەکشە بە ڕۆژنامەنووسی کاغەز بە بڕوای تۆ وەکو کایەکانی تر و پرسەکانی تر پێ دوانیە جۆرێک لە بەرخۆری یا مەسرەفگەرایی دروستکراوە لە میدیا لە کوردستان ینی خەربی نەرمانەوە بێوەکو تۆ فەرموویت ینی کۆمەڵێک کەناڵی زۆر هەیە پارەیەکی زۆر ڕژاوە لە هەندێک کەناڵەوە تەنها لە پێناوی ئەوە ینی ئەمیش ئەمانەش ببن بە جۆرێک لە کەرەستە و ململانیەکانی ناو گۆڕەپانی کۆمەڵایەتی و سیاسی کوردستان ینی ئەمەش زیادەڕۆیەکی زۆری تیانە بەتەکید زیادەڕەوی زۆری تایە مەسەن بۆ نمونە ئێستا تۆ وڵاتێکی وەکو بەریتانیا حساب بکە ینی اقتصاد و وەکەڵێ ئیمکاناتی لەگەڵ ئێمە بەراورد ناکرێ بەڵام سەیرەکەی یەک کەناڵی نیشتیمانی هەیە ئەویش BBC-ە BBC وەکو کەناڵێکی نیشتیمانی کە کار بۆ نیشتیمانەکە کار بۆ بەریتانیا ئەکە کار بۆ ئەوانەکە کە بە زمانی ئینگلیزی قسە ئەکەن لە وڵاتە ینی ئەو بابەتانەی کە بڵاوی یەکاتەوە ینی هەموو چین و توێژەکان ینی وەکەڵێ لە بەرچاوەگرێ و بەرژەوەندی نیشتیمانی لە بەرچاوەگرێکە لە بڵاوکردنەوە بەڵام تۆی سەیری ڕووماڵەکانی لای ئێمە بکە ڕووماڵەکانی ئێمە هەمووی تقریباً
وەکەڵێ جۆرێک لە شەڕ و ململانەی لەناو خۆیان یعنی پێت وایە بەرمەبنای ئەمەیە میدیای کاغەزی شێواشکەم بۆتەوە ئەمە حاڵەتێکی مەترسیدارە بۆ ئێمە بێگومان ئێمە لە میدیای کاغەزی شایانی ئێمە هەر ینی وەکەڵێ میدیای نیشتیمانیمان نەبینی یعنی بەو شێوازەی کە BBC ئەیکا بەو شێوازەی کە لە مەسەن لەوانەیە لە ئەمریکا CNN ئەیکا یا لە هەندێک وڵاتان میدیای نیشتیمانی زۆر زەرورە بۆ وڵات یعنی تۆ ئێستا سەیرەکەی لە وڵاتی ئێمە میدیای نیشتیمانی بە تەواوی مانایی بەو پێناسەیە کە میدیاکاران ئەیکەن و بۆ پێناسەی شارەزایانی بواری میدیایکەن ئێمە خاوەنی میدیای نیشتیمانی نین ئێمە خاوەنی 50 ینی وەکەڵێ کەناڵی ڕاگەیاندنین بەڵام ناتوانم ئیعتراف بکەم ناتوانم دان بەوا بنێم هیچیان نیشتیمانی بن بەڵێ کاکشوان سپاس بۆ تۆ من ماوەی بەرنامەکەم تەواوە بێ ئەگەر شتێکم نەپرسی بێ لەسەر ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی ساڵی 92 بۆ 98 ئێوەکو سەر و سەرکە و ڕۆژنامەتان بەڕێوە بێ یاخود دەرفەتێک نەبوو یاخود شتێکە تاوەکو ئێستا لە زیهنی توە لەمایان 25 ساڵە هەبوو بێ و نەدووت بێ و دەرفەت و کەناڵێک نەبوو بێ قسەی لێوە بکەی ئەو دەرفەتە لێرە بۆ تۆ ڕەخساوە وڵی من ینی شتی زۆر هەیە قسەی لەسەر بکرێت لەسەر ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی مەسەن ئێستای ئاماژە بە یەک خاڵەکەم کە حەزەکەم ینی پێشببینی ئێمە بۆ ڕووداوەکان لەگەڵ پێشببینی خەڵکی تر لە کاتێکا ڕۆژنامەیەکی حیزبی کوردی یعنی پشتیوانی ئەو کاتە پشتیوانی لە بزوتنەوەی تالیبان ئەکرد لە دژی دەوڵەتی مجاهیدین بورهانەدینی ڕەبانی کە دەستیان گرت بوو بەسەر کابولە بزوتنەوەی تالیبان تازە دروست بوو ڕۆژنامەیە لە هەرێمی کوردستان پشتیوانی لەو بزوتنەوەی ئەکرد لەبەرچی لەبەرەوەی ئەم بزوتنەوەیە مخابراتی ئەمریکا و عربستانی سعودی و ئیمارات مەسەن پشتیوانیان لەیەکە لەگەڵ مخابراتی پاکستانیە ینی دیارە زەڵمای خەلیل زادیش لە پشتی ئەم مەسەلەیەوە بوو لە کاتێکە ڕۆژنامەیەکی کوردستانی ینی پشتیوانی لە تالیبانە کرد ئێمە یەکەمین نووسین من خۆم یەکەمین وتارم نووسی لەسەر ئەوەی کە بزوتنەوەی تالیبان گەورەترین مەترسیە لەسەر ئەفغانستان و لەسەر مەنتیقەکە و چاوەڕێ ئەوە کە ئەفغانستان و ناوچەکەش کاتە گۆمی خوێن دەرکەوت دواتر هەرو ڕۆژنامەی خۆی دەستی کرد بە دژایەتیکردن و بە نووسین دژی تالیبان و دەرکەوت کە ئەوەی کە ئێمە وتمان دروستتر بووە ڕووماڵەکەی ئێمە و پێشببینیەکەی ئێمە ورتر و دقیقتر بووە لەوەی ئەوان جامە بەستم چێمە بەستمەوەی ئێمە ئەگە سەیری ڕووداوەکانی ڕووماڵەکانی ئێمە نووسینەکانی ئێمە لە ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی بکرێەوە ئەو پێشببینیانەی کە ئێمە کردومانەوە ئەو ڕووماڵانەی کە ئێمە کردومانە بەراورد بکرێ لەگەڵ ڕۆژنامەکانی ترە دەرەکەوێت کە ئەوە پێویستی بە توێژینەوەی زانستی هەیە دەرئەکەوێت کە تا چەند ینی ڕۆژ ئەو بزوتنەوەی ئیسلامی سەرەڕای کەم ئیمکاناتی سەرەڕای وەکەڵێ بێهێزی تەکنیکی بەڵام ینی نووسینەکانی بەهێز بوون و لە جێگەی خۆیان بووە و هۆشیاری داوە بە خوێنەر بەڕای خۆت تا وەکو دەوتێ باسی توێژینەوە ئەکە ینی ئێستا کاتی ئەوە نییە ئەو ڕۆژنامەیە بایەخی ئەوەی هەیە بای ئەوەی تایە کە توێژینەوەی زانستی لەسەر بکرێت بێگومان ینی بایەخی ئەوەی هەیە بەڵام ئەوەشمان لەبیر نەکراوە تا ئێستا ئەوەشمان لەبیر نەچێ ئێمە کوردستان بەداخەوە دابش بووە بەسەر دوو زۆنە زۆنی زەرد و زۆنی سەوز باوەڕ هەبێ ینی هینەکانیش توێژینەوە زانستیەکانیش ئەو توێژینەوە زانستی کە لە زۆنی سەوزەکرێ لە زۆنی زەرد ڕێگەی پێ نادرێ ئەو توێژینەوەیش لەوەیەکرێ کە ئەوترێ توێژینەوەی زانستی هەژمونی سیاسەتی بەسەرەوەیە بێگومان ئێمە ینی زانکۆکانیشمان بوون بە زانکۆی سیاسی یعنی لە زانکۆکانیشمان زانستیشمان ینی وەکەڵێ خراوەتە خزمەتی هەژمونی سیاسی حیزبە سیاسیەکانی کوردستان لەبەرەوە تەماشاکەی لەبەرەوەی بزوتنەوەی ئیسلامی ڕۆژنامەیەکی ئیسلامیە ینی ئوستازێکی زانکۆ مامۆستایەکی زانکۆ نایە ینی بڵێ بە خوێندکارەکەی لەسەر بزوتنەوەی ئیسلامی ئەو بەراوردەم بۆ بکە بەراوردێکم لەسەر ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی بۆ بکە بزانە چۆن
ڕووماڵی ڕووداوەکانی کردووە بێگومان یعنی ئەوە کاریگەری هەیە من پێم وایە هۆکارەکە زیاترە گەڕێتەوە بۆ ئەوە بەڵێ زۆر سپاس بۆ شوان هەورامی نووسەر و ڕۆژنامەنووس و سەرنووسەری ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی ساڵی 1992 بۆ 1998 سپاس بۆ ئامادەبوون لەم دیدارە تایبەت. سپاس بۆ ئێوەش زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە کۆتایی دیداری تایبەتی ئەم جارەتا دیدارێکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم. خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.